بەڵە بەڕێزان گفتوگۆکەین لەبارەی ڕەوشی کورد دۆخی کورد لە ناوچەکە بەگشتی دوای کەوتنی بەشار ئەسەد دۆخی کورد بەکوێ دەگات؟ ئایا ئەو کیانەی کە هەیە لە ڕۆژاوی کوردستان دەتوانین بیپارێزین؟ ئێمە لە باشووری کوردستان بازبوونێکی زیاتر لە 30 ساڵی حکومڕانیەوە دەتوانین چی بکەین بۆ پارچەکانی دیکە؟ چۆن دەتوانین هاوکاری ئێوان بین، پشتیوانی ئێوان بین لە سەرپێگرتنی زیاتری ئەزموونەکەیان و دۆخی کورد و بیری توندڕەوی بەگشتی لە ناوچەکە چەندە لە برەودایە بەتایبەت ئەو گروپە جیهادیانەی ئێستا لە سووریان پێشترەمانە لە هەناوی قاعدە و داعشەوە هاتوون. ئەم بابەتانە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر زێندین مەولود ئامۆکەیی بریکاری وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی. دکتۆر سڵاوت لێبێ، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ. دکتۆر بەڕێزێ دەمیشە خوێندنەوە شتەیە بۆ ڕووداوەکان، وتارێکی بەڵێن گشتی نووسی بوو لەسەر دۆخی کورد لە دوای ئەو ڕووداوانەی کە لە سووریا ڕوویداوە، بۆ چوونی خۆت لەوێدا خستە ڕوو. ئەمە بۆ ئێمە مای سەرنج بوو بەڕاستی، هەر ئەمەش بنەمای ئەم گفتوگوێمانە. دکتۆر بە بڕوای تۆ دۆخی کورد ئێستا چۆنە؟ بەڵێ زۆر سوپاس بەناوی خوای بەخشندەی میهرەبان. دیارە ئەو ئاڵوگۆڕانەی دوای ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد کۆمەڵێک تەداعیات و کۆمەڵێک شتی تازەی لە سووریا هێنایەتەکاوە و ئەو بابەتە ڕاستی پەیوەندی بەو بابەتەی لەو خۆی گەورەترەوە هەیە کە ئەو شەڕانەی لە دوای 7 ئۆکتۆبەر و ئەوانە لە نێوان ئیسرائیل و حەماس و دواتر پەلی کێشا بۆ لوبنان و دواتر سووریا. ئەوەی لە سووریا ڕوویدا یعنی شتێکی گەورە بوو و هەر تەنها ڕوخانی ڕاستیەکەی ڕوخانی دەسەڵاتێک نەبوو بە دەسەڵاتێکی تازە، بەڵکو زۆرێک لە ئاڵوگۆڕی تازەی هێنایەکایەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە حکمی ئەوەی پێشتر سووریا بەشێک بووە لە جێنفوزی لە شەڕی سارد جێی نفوزی یەکێتی سۆڤیەت و هەروەها دوای ئەوەش رووسیا و هەروەها دەسەڵاتی ئێران تێیدا باڵادەست بووە و بەشێک بووە لەوەی پێی ئەگۆترا میحوەری مقاومە ئەوەی لەو هیلالە شیعیە کە لە ئێرانەوە بە ناو عێراقەوە بۆ سووریا بۆ لوبنان و هەروەها بۆ غەزە و فەلەستین. لەبەرەوە یعنی ئەو بابەتی ئاڵوگۆڕی سووریا یعنی پەیوەندی بە ناوخودی سووریاوێ و پەیوەندی بە وڵاتە زلهێزانەوەیە ناوچەیانەوە هەیە کە کاریگەریان لەسەر ئاڵوگۆڕی لە سووریا بۆ بە تایبەتیش تورکیا و ئیسرائیل وڵاتانی خەلیج بە شێوازێکی کەمتر ئێران، چونکە ئێران ئەو ڕۆڵەی زارانی نەماوەوە، رووسیا ئەو ڕۆڵەی زارانی نەماوەوە، هەروەها پەیوەندی بە زلهێزە نێودەوڵەتیەکانی شەوێ بە تایبەتی سیاسەتی دەرەوەی ئەمریکا و هەروەها یەکێتی ئەوروپا. ئەوەی پەیوەندی بە کوردەوەوی دیارە ئەوکو باسم کرد ئەو بابەتە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ئەو ئەزموونەوەیە کە لە دوای ساڵی 2014 هاتنی داعشە و ئەو شتەی کاتی خۆی کە پێی ئەوترا بەهاری عەرەبی کۆمەڵێک گۆڕانکاری لە ناوچەکە کرد و کوردش توانی جێی پێی خۆی قایم بکە بە حکمی ئەو هێزە و ئەو شوێنانێک کە ڕزگاری کرد تا شەڕی کۆبانێ و ڕوخاندنی خلافەتی داعش لە ڕقا. تەمە سیاسەتی دەرەوەی ئەمریکا سەرەتا بەرامبەر بە کورد لە ساڵی 2011 تا 2014 زۆرێک لە پشتگوێ خستن بوو. سیاسەتی دەرەوەی ئەمریکا پشتگیریکردن بوو لە ئۆپۆزیسیۆنی سووریا کە لە تورکیاوە نزیک بوون، بەڵام دوای ئەوەی کە بێئومێد بوو لەو هێزانە و دەرکەوتنی داعش ئەمریکا، هێزەکانی ئەمریکا و هێزەکانی نێودەوڵەتی دژی داعش پەنایان لۆ کورد برد و زۆرێک لە هاوپەیمانێتیان لەگەڵ هێزە کوردیەکان دروست کرد لە ڕۆژئاوای کوردستان. ئەوە بوو دەسەڵاتێکی کوردی و یاخود دەسەڵاتێک لەوێ دروست بوو کە هەم کورد و هەم نەتەوەکانی تریشی بەڕاستی تێدا بوون، بەڵام ئەو بابەتە ڕەنگە جۆرێک لە ئاڵۆزی تێدا بووی بەهۆی دژایەتیەکانی تورکیا بە بەردەوامی. بەڵام ئەو جوگرافیایی کە یەپەگە و هێزەکانی سووریای دیموکرات دەستیان بەسەرداگر بوو بە حکمی بەرگری لە ئەمریکا و شەڕی دژی داعش کە تا ئێستاش بە شێوەیەک لە شێوەکان هەماوەبوونی
ئەو هەموو تیرۆریستانەی داعش کە لەژێر دەسەڵاتی ئەوە بوون زۆرێک لە سەقامگیری نیمسە سەقامگیری هەبوو کە هێزەکانی حرەکەی تحریری شاموانە لە سنوورێک ڕژێمی ئەسەد لەلایەک و هەروە هێزەکانی سووریای دیموکراتش زۆرێک لە دابەشبوونی هێز لە جوگرافیای سووریا هەبوو بەڵام ئەوەی ئێستا لە دوای ڕوخانی ڕژێم ڕەنگە ئەو هاوکێشەی هێزە بەڕاستی بە شێوازێکی تر بگۆڕێکە وەکو باسم کرد لە نووسینەکەش ئیشارەتم پێداوە لە ڕەنگە ئەوە بەشێکبی لە تێزی دکتۆراکەشم بەڕاستی کە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوێ لە بەرامبەر بە کورد لە ڕۆژهەڵاتی لە ڕۆژئاوای سووریا لە ساڵی 2011 تا 2021 ئەوانە. باشە دکتۆر ئەوەی کە دەبینرێ ئەمریکا هەمیشە کە باز لە پشتیوانەکانی بۆ کوردەکە دەڵێ هاوبەشی ئێمن لە ڕوبەڕووبوونەوەی داعش لە شەڕی دژ بە داعش باسی هیچ شەڕێکی دیکە ناکە بەڵام دەبینین لەم چەند ڕۆژەدا ژمارە هێزەکانی لە سووریا کەمێک زیاد کردووە دنیاکان فیدان ئاماژەی بەوە کرد وەزیری دەرەوەی تورکیا دەڵێ زیادکردنی هێزەکانی ئەمریکا لە سووریا هیچ پێویست نییە بە هەڵەی دەبینین و ئاماژەش بەوە دەکا وەکو جۆرێک لە ڕەشا ئەڵێ گەر گروپی تەحریری شام ئەڵە پێشتر هاوکاری زۆر کردوین ئەگەر چەک لە دەستی گروپەکانی تری سووریا دەرنێنێت ئەوە تورکیا خۆی ڕێکار دەگرێتە بەر بۆی کە خۆی بپارێزێ و ئاسایشی نەتەوەی خۆی بپارێزێ پێ دوایە ئەمانە ئاماژەن بۆی کە سووریا بەرەو جەنگێکی سەختتر دەڕوایان نا ڕەنگە بەرەوەی استقراریەت بڕوە بێگومان وەکو باسم کرد ینی ئەو بابەتەی ئاڵوگۆڕی ڕژێمی ئەسەد و هاتنە سەرکای ڕژێمێکی تازە زۆرێک لە ئاڵۆزی لە سووریا لە ناوخودی سووریاوە لە پەیوەندی ئەو وڵاتە بە هێزە ئیقلیمی و نێودەوڵەتیەکانەوە دروست کردووە ئەوەی پەیوەندی بە ناوخودی سووریاوە بڕاستی فاکتەری کوردگەچێک لەو فاکتەرانەیە کە تورکیا بە هەڕەشە لەسەر ئاسایشی نەتەوەی خۆی ئەزانی و بە هەموو هێزەوە ئەبینین ینی هەم لە ڕووی سەربازی هەم لە ڕووی سیاسیەوە دژایەتی هێزەکانی سووریای دیموکرات ئەکا ینی ئەویان بەڕاستی خاڵێکە هەڕەشەیەکە لەسەر کورد و بە تایبەتیش ئەو هێزانەی کە ئێستا لە دیمەشق حکوومەکەن ئەو هێزانن کە لە ژێر تەسیر و بە پاڵپشتی تورکیا هاتوونە سەر دەسەڵات بەڵام ئەو سووریای کە ئێستا ئەمریکا دەست و پەنجەی لە گەشل کردووە چونکە هێزەکانیان بەشێک بوون لەو هێزانەی کە لە لیستی تیرۆر بووینەوە هەروەها ئەو هێزانێک کە ئێستا حکومڕانی دیمەشق ئەکەن بەشێک بووینە لەو ڕێکخراوانەی کە لە لیستی تیرۆری ئەوروپا و ئەمریکا بووینە لەبەرەوە ڕەنگە ینی ئەگەر ئێستا بە ئەو هەڕەشە و مەترسیانەی تورکیا تەماشای وەزی سووریا ئەەکەین زۆرێک لە هەڕەشەی زۆر گەورە لەسەر کورد هەبن بەڵام ئەوە بەومانایی نییە هیچ دەرفەت لە سووریانە یەکەمیان بەڕای من ئەو هێزانەی کە ئێستا حکومڕانی سووریا ئەکەن ناتوانن بەو ئاسانیە چونکە پێکهاتەی نەتەوەی پێکهاتەی ئاینی سووریا ینی سووریا لە یەک نەتەوە پێک نایەوە لە نەتەوەی جیا پێک دێ و لە ئاینی جیا و مەسەبی جیا پێک دێ ئەوانە هەر یەکەیان بەرژەوەندی جیاوازیان هەیە لەبەرەوە بەڕای من ئەگەر ئەو دەسەڵاتی ئێستا لە دیمەشق هەیە ئەگەر بێوێ سووریایەکبی سەقامگیری تێدابی بەڕاستی دەبی دەسەڵاتی خۆی دابش بکە بەسەر بە شێوازی فیدرالیە یاخود بە شێوازی لامەرکەزی ئیداریە یاخود بە شێوازی ئۆتۆنۆمیە بۆ ئەوی لایەنەکانی تش خۆی تێدا ببینێنەوە ئەگەر تورکیاش بێوێ یەک دەوڵەتی مەرکەزی جمهوری دروست بکە ئەوە ڕوبەڕووی ئەو دەسەڵاتە خۆی دەسەڵاتێکی تازەیە ڕوبەڕووی هەڕەشەی زۆر گەورە ئەبییتەوە بەڵام بەڕای من ڕەنگە تورکیا نەتوانی هەموو ئەو شتانەی کە ئێوێ لە سووریا بۆی بچێتە سەر چونکە بەڕاستی ئێمە دەبی تەماشای بەرژەوەندی زلهێزەکانی زلهێزە ناوچەیەکانی تریش بکەین وەکو ئیسرائیل وەکو دەوڵەتانی وەکو سعودیا ئیمارات بە شێوەیەک لە شێوەکان یعنی ئێران ڕاستە ئەو کاریگەری جارانی نەما بەڵام ئەو بەومانایە نیە هیچ کاریگەریەکی لەسەر دۆخی سووریا نەبی چونکە لە بیرمان نەچی بەشێکی عەلەویەکان درێژکراوەی هێزە شیعیەکانن یاخود درێژکراوەی مەسەبی شیعین کە جۆرێک لە کاریگەری ئەگەر بە غێر مباشریشبی هەر ئەبێ لەبەرەوە
تورکیاش ئەگەر بێوێ وڵاتێک دروست بێ یاخود ئەو ڕۆژهەڵاتە ناوەڕاستەی کە ئیدعای لۆ ئەکرێ کە ئیسرا بە تایبەتی هێزێکی وەکو ئیسرائیل لە دوای 7 ئۆکتۆبرەوە ئیدعای لۆ ئەکا ئەو هێزە پێویستی بە جۆرێک لە سازان هەیە لە نێوان پێکاتێ جیاوازەکانی سووریا و ئەگەر ئەوە نەکرێ من پێم وایە تورکیاش و ئەمریکا و ئەوروپاش ینی لە داهاتوویەکی زوور نەتوانن ئەو ڕێکخراوە هیچ نەبی ئابلۆقەی لەسەر لا بەن یاخود ئەوە تا لە لیستی تیرۆری بەو شێوازە برێن بهێنە دەرەوە کە دەستی واڵا بێ بەرامبەر بە هێزەکانی دەرەوەی خۆیانیان. باشە دکتۆر ئەم گروپانێکی ئێستا لە سووریا حکم دەکەن ئەمانە لە هەناوی قاعیدە و داشەوە هاتوونەتە دەرەوە بەڵام ئێستا زیاتر وا خۆیان نمایش دەکەن کە بیرێکی میانڕەویانەیە مەدەنیانە مامەڵە دەکەن. ئەمە کاریگەری نابێت لەسەر برەودان بە بیری تونڕەوی لە ناوچەکە بە شێوەیەکی گشتی چونکە دەبینین لەگەڵ گرتنەدەستی دەسەڵاتیەمان لە سووریا لە باشووری کوردستانیشەوە خەڵکێکی زۆر بۆ نمونە وەکو پشتیوانی ئەوەی لە سووریا ڕوویدا بە فەتەح ناوی دەبا بە جیهاد ناوی دەبا و دەستخۆشیەکی زۆر هەیە بۆ گروپانی کە لەوێن لە بوعدا نیشتیمانیەکەوە نا لە بوعدا ئاینیەکەوە. خۆی ڕاستیەکەی تەوەجوهێکی وا هەیە بەڵام ئایا ئەوانەی کاریگەریان لەسەر ئەو بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە لە ئێستا ئەگەر لە زلهێزە گەورەکانەوە دەست پێ بکەین ئەمریکا و ئەوروپا و هەروەها ئەگەر لە زلهێزە ناوچەیەکان ئیسرائیل و وەکو باسم کرد بە تایبەتیش وڵاتانی وەکو سعودیە و ئیمارات و ئەوانە ئایا عێراق ئەوانە قبول ئەکەن دەسەڵاتێکی توندی مەزهەبی یاخود دەوڵەتێکی ئاینی مەزهەبی تون کە باوەڕی بە ئەو بابەتانێک کە باست کرد وەکو جیهاد و ئەوانێ دروست بێ کە بەیانی کاریگەری لەسەر دەرەوەی سنوورەکانی خۆ نەبێ. ڕاستیەکەی من ئەوە ڕەنگە هەندێک بە دوور ببینم چونکە خۆشی ئەو ئەحمەد شەرع ینی پیاوێکە ئەگەر تەماشەی زۆرێک لە وتارەکانی بکەین زۆرێک لە پاشگەزبوونەوە لەگەر بیر و بۆچوونەکانی پێشتری تێدا و خوێندنەوەکی تاڕادەیەک باشیشی هەیە کە ئەوەی دوێنێ لە ناو ئەو ڕێکخراوە تونند و ئەو ڕێکخراوە تیرۆریستانە بانگەشیان بۆ ئەکرد لەسەر ئەرزی واقع ڕوبەڕووی مەترسی گەورە ئەبێتەوە ڕوبەڕووی مەترسی ئیسرائیل ئەبێتەوە ڕوبەڕووی مەترسی دەوڵەتانی ترە بێتەوە ڕوبەڕووی مەترسی دەوڵەتانی کەنداویش ئەبێتەوە بەڕاستی کە ئەوان نایانەوێت نەموزەجێک دروستبی کە بەیانی کاریگەری لەسەر ئاسایشیوان دروست بکە بە شێوەیەک لە شێوەکانیان لەبەرەوە من بە دووری ئەبینم ئەو شێوازە حکومڕانیە دروست بێت بتوانی سەقامگیری لە سووریا دروست بکات. دکتۆر بە فرسەتی دەزانین پرسیارە بکەین زۆر جاران دێکڕە بە بڵین گلێوە دەکەن دەڵێن داعش لە هەرێمی کوردستان نەماوە بێگومان بەڵام بیری تونڕەوی بیری داعشی وجودی هەیە هێشتا لە لای کۆمەڵێک خەڵک. وەزارەتی ئەوقاف هیچ ڕێگەیەکی هەیە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم بیرە تونڕەویە کە دەزانین لە ئیسلامدا جێگەی نابێتەوە لە ڕێگەی منبەرەکانەوە لە ڕێگەی مامۆسایانی ئاینیەوە دەست بە بیری تونڕەوی بوەستنەوە. هەندێک جار ڕەخنە تەنانەت لە هەندێک مامۆسای ئاینیش دەگیرێت کە ینی بیرێکی تونڕەوی زاڵە بەسەریاندا. ڕاستی ئەوەی جێی بەڕای من جێی دەستخۆشی و خۆشبەختیە بیری ئاینی یاخود مامۆستایانی ئاینی ئەمە خیتابی مامۆستایانی ئاینیمە لە هەرێمی کوردستان لە مێژووەوە تا ئێستا خیتابەکی وەسەتی میانڕەو بوو ئەوەشیان کاریگەری لەسەر کۆمەلگا دروست کردی ئەو خیتابە میانڕەوە وای کردیە مجتەمەعی کوردی مجتەمەعی مسالم بی و هەروەها پەیوەندی ئاینی پیرۆزی ئیسلام لەگەڵ ئاینەکانی دەرەوەی خۆی بێگومان بەردەوام پەیوەندیەکی دۆستانە بووە لەگەر برا مەسیحی و یەزیدی و تەنانەت ئاینەکانی دیریش. ئەگەر دیقەتیش بدەین لە داعش لە دروستبوونیەوە شەڕی لەگەر پێشمەرگە بووەوە لەسەر سنوورەکانی هەرێمی کوردستان بووە بەڵام لە دروستکردنی ئەوەی پێی ئەگوترا بەناو خەلافەتی خۆی کەمترین خەڵکی کوردی تێدا بووە لە هەموو برێم ئەو نەتەوەکانی تر. ئەوەشیان نیشانەی ئەوەیە کە مامۆستایانی ئێمە بەردەوام هەوڵەدەن کە جۆرێک لە خیتاب ئاراستەی مجتەمەع بکەن کە پێکەوەیی و جۆرێک لە میانڕەوی بپارێزن کە پەنانە بەنە بەر خیتابی تونڕەوی
و ئەگەر دەنگێکیش هەبێ لە بەڕاستی دەنگێکی شاز بێت لە ناو هەرێمی کوردستان ئەوە لەسەر مامۆستایانی ئاینی حیساب ناکرێت، چونکە منبەری مزگەوتەکان پەیوەستە بە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیەوە، پەیوەستە بە بواری ئاینی و پەیوەستە بە بەرپرسیارەتی ئاینی و کۆمەڵایەتی مامۆستایانی ئاینی. ئەوە شوای کردی ئەو خیتابەی ئاراستە بکرێ، کتابێکی تابڵی میانڕەو بێ و کاریگەریشی لەسەر کۆمەلگای کوردی مامۆستایانی ئاینی ئازادن لەوەی کە بەتایبەت لە ڕۆژانی هەینیدا چوو تارێک پێشکەشی نوێژ خوێنان دەکەن کە ڕوودەکەنە ماڵی خوا لە ڕۆژی هەینیدا؟ ڕاستیەکەی ئێمە بۆردێکمان هەیە، بۆردی وتاری هەینی لە وەزارەتەوە هەموو هەفتان یەک دوو بابەتی ئاینی دیاری ئەکا کە پەیوەست بن بە بارودۆخەکەەوە بابرێن، بارودۆخی هەم ئاینی و هەموو وەزعانی کە دروستیش ئەبنوە لە هەموو پارێزگاکانش بۆ نمونە لە سلێمانی لە دهۆک بۆردی تایبەتمان هەیە، ئەوانە حەدەسێک لە پارێزگاکە دێتە پێش ئەتوانن وتاری هەینی لەسەر دابنێن. بەڵام وەکو ئیلزام و وەکو ئەوەی ئێمە مامۆستایان بە زۆر ناچار بکەین نەخێرشتیوانیە، تەنها ئێمە بۆردێکمان هەیە کە وتارەکان لە هاوکاری مامۆستایانی ئاینی هەفتانە دوو وتار بۆ بەڕێوەبەری ئەوقافەکانە نێری مامۆستای ئاینیش خۆی ڕاستیەکەی ئەو وتارانەی کە داش ئەندرێن لە ناو وەزارەت وتاری ئاینین، ینی دوورن لە بابەتی سیاسی و دەستێوەردانی سیاسی و ئەوان ینی بە دڵنیاییەوە تەنانەت لە ناو وەزارەت ئێمەش تەداخلی بابەتی بۆردی وتاری هەینی ناکەین و لە پارێزگاکانش هەر بە هەمان شێوە کۆمەڵک مامۆستای ئاینی لە ناو ڕەوتی جیاوازیش ڕاستی لە ناو بوارە ئاینیەکەی هەوڵەدەن هاوکار بن لە ئەوی وتاردامنێ، بەڵام ئەو بۆ مانایانی ئێمە زۆر لە مامۆستایان بکەین دەبێت ئیلا ئەو وتارە باشە باسی لێەوە بکرێت، بەڵکو زۆرێک لە هاوکاریە بۆ یەخستنی وتار و ینی زۆرێک لە ئەو پەرتەوازەیە کە لە ناو وتاری هەینی هەبووە دکتۆر هەرێمی کوردستان. خۆشبەختانە و ئازادیە کە هەیە لە هەرێمی کوردستان هەمومان شانازی پێوە دەکەین. دەکرێت بڵێن هیچ مامۆستایەکی ئاینی لەسەر وتاردان دوور نەخراوەتەوە لە مینبەر لە مزگەوت لەم ساڵدا، یان وەزارەتی ئەوقاف لە هەوڵدا ئازادی زیاتر بۆ مامۆستایانی ئاینیش فەرهەم کرد؟ خۆی وەکو باسم کرد مامۆستای ئاینی بەردەوام جێگەی ڕێزە لە لای هەم کۆمەلگا هەم ئێمەش وەکو وەزارەت وە ڕاستیەکەی مامۆستای ئاینی پێگەیەکی ئاینی و کۆمەڵایەتی هەیە، بەڵام بەرپرسیارەتیەکی وەزیفیشی هەیە مامۆستای ئاینی. ئێمە لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی ئیجرعات لەسەر ئازادی لەگەر هیچ مامۆستایەک ناکەین، تەنها لەسەر بابەتی تەشهیر، لەسەر بابەتی توندڕەوی، لەسەر ئەو بابەتانەی کە ینی زۆرێک لە خیتابی توندڕەوی بەرهەم دێنن ڕەنگە مامۆستایەک ئەگەر زیاتر لە جارێک ئاگادار بکرێتەوە کە ئەو بابەتانە ینی بەو شێوازە باش نەکە، چونکە منبەری مزگەوت بەڕاستی منبەری ئاراستەکردنی خیتابێکی ئاینی میانڕەوە مامۆستا بە سوپاسەوە مامۆستایانی ئێمە لە سەروی سەتا ئەکرێ برێم لە سەتا نۆهەتوونۆی هەمویان پابندن بەو بنەما ئاینیانە یاخود بەو بنەما کۆمەڵایەتیانەی کە بەو بنەمانەی کە ئێمە ئەو ئاینەمان لەسەر وەرگرتی ئەویش ئاراستەکردنی خیتابێکی میانڕەوە، بەڵام زۆر جار مامۆستایەک ئەگەر پابند نەبوو بێگومان ئەوە تووشی بەرپرسیارەتی یاسایی ئەبێتەوە ئەگەر بنمونە لەسەر منبەری مزگەوت تەشهیر بە خەڵک بکرێ، قسە بە خەڵک بگۆترێ، یاخود شتی وا باز بکرێ کە پەیوەندی بە بواری توندڕەویەوە هەبی، یاخود بابەتێک باز بکرێت خاڵەتیوە هەبووە کۆمەڵێک بنەمانە گونجە. ئەم ساڵەوە دەگەینە کۆتایی 2024 لەم ساڵدا حاڵەتی لەو شێوەمان هەبووە؟ ڕەنگە حاڵەتی وا ینی وەکو حاڵەت و وەکو ئەوانە وەکو دیاردەنا ینی بەڕاستی، بەڵام حاڵەت ڕەنگە هەبوو بێ مامۆستای ئاینی ئەگەر چونکە گەرجار زیاتر لە جارێک مامۆستاکەت ئاگادار کردەوە کە ئەو بابەتانەی باسی ئەکات، چونکە ئێمە ڕاستی بابەتی حیزبی بابەتی بیرروبۆچوونی سیاسی ناکرێت لەگەر بابەتی خیتابی ئاینی تێکەڵ بکەین، بەڵام لەوەشیان ئێمە وەکو وەزارەتی ئەوقاف ئیجرعات ناکەین، ینی ڕەنگە زیاتر لە جارێک 2000 وەکو باسم کرد پێگەی مامۆستای ئاینی پێگەیەکی بەرزە لە ناو کۆمەڵگا و لە بوارە ئاینیەکەی
ئاگاداری ئەەکەینەوە گەر هەر پابند نەبێ ئەو خۆی باش دیارە یاسای بەرکار هەیە کە ئەو بابەتە ڕێکەخە. دکتۆر دواپرسیارم داوایەکە بوو لە دادگای فیدرالی لەسەر وەزارەتی ئەوقاف و یەک دوو وەزارەتی تری حکوومەتی هەرێمی کوردستان بۆی کە بکرێن بە دەستە بە بیانوویەوەی کە نادەستورین ینی ئەم داوایە چی بوو بۆچی بەرزکرایەوە بەکوێ گەشتووە دادگای فیدرالی وەکو زانیاریتیانە بێکەی لەسەر ئەم داوایە دادەنیشێ؟ ڕاستیەکەی وەکو زانیاری من هیچ زانیاریم لەسەر ئەو بابەتە نیە، شتێکە ڕاستی زانی و بەیانی کە سکاڵایەکەیە، بەڵام بە شێوازەکی گشتی وەزارەتەکان و دام و دەستگاکانی حکوومەت لە زمنی ئەوانش وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هەمووی بە یاسا ڕێکخراون و لە پەرلەمانی کوردستان دەنجی بۆ دراوە و بۆ نمونە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بە پێی یاسای ژمارە 56 ساڵی 1992 و هەروەها هەموارکراو لە ساڵی 2007 کە پێشتر وەزارەتی کاروباری ئیسلامی بوو، دواتر لە 2007 بە پێی یاسای ژمارە 11 ناوەکەی گۆڕا بۆ وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بۆ ئەوەی هەموو ئاین و ئاینزاکانی هەرێمی کوردستان لە خۆ بگرێ و لە وەقاعی کوردستانیش لە ژمارە 69 بڵاو بۆتەوە. لەبەرەوە لە دەستوری هەمیشەی عێراقش لە مادەی 141 دانی بە هەموو ئەو یاسانە ناوە لە ساڵی 2005 کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی دروستبوونی یەکەم کابینە حکوومەتی هەرێمی کوردستان و یەکەم پەرلەمان لە ساڵی 1992 دروست بە. لەبەرەوە ئەو دەستە و ئەو دامەزراوە و وەزارەتانەی لە هەرێمی کوردستان هەمووی دامەزراوەی خاوەن سەروەرین و بە پێی یاسا ڕێکخراون. بەڕای من تەنها پەرلەمانی کوردستان ئەتوانی وەزارەتەکانی هەرێمی کوردستان و دەستەکان و دام و دەستگاکانی ترکەم یان زیاد بکە، لەبەرەوەی ئەوە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەستوری عێراقش لەم لە دیباجەکەی هەم لە مادەکانی 1 و 2 ئاماژەی بەوە کردیە کە عێراق وڵاتێکی فیدراالەوە هەرێمی کوردستانش بە پێی مادەکانی دەستور خاوەن دەسەڵات و اختصاصی خۆیەتی لە دیاریکردنی ئەو بابەتانە بە پێی یاسا کە لە پەرلەمانی هەرێمی کوردستانەوە دەرەسن. زۆر بەڕێز دکتۆر زیندین مەولود ئامۆکەی بریکاری وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەی پرسی ڕۆژ بۆ ڕوونکردنەوەکانت. خۆشەویستان بەردەوامین پشوێکی کورت و دێنەوە خزمەتتان.